برادێک وڵا باسی کێشێکی خۆی کردەمە باوەکو عینێک وتی تەمام زەواجم کرد لەگەڵ ئافرەتێکە وتی هەر تازە زەواجمان کرد بوو تومەز ئافرەتەکە پێش من پەیوەندی لەگەڵ کەسێکی کیا هەبوو ئەو پەیوەندی دیسان دروست بوو بۆ نامۆنامەکاری گام تۆ کە زەواجت کرد تۆ ئیتر ئەبێ ئەمە مێردە وتی وەرحاسە منیش بە پیاوانە چوومەوە لای باوکی بەنیهێنی وتم مامەژیان من بە پیاوانە هاتوومەتە پێشەوە بە پیاوانەش ئێستا هاتووم ئەم شتە ڕووی داوە با کەس نەزانێت مەحکەمە و شکات کاری و خیانەت و زەوجی ئەملالا دروست نەبێ کچەکەتان برنەوە و مەسەرە فروشتەکانم بنەوە خواحافیز باشە تیوەڵا بالفعل باوکە ڕازی بوو ئیشەکەمان ئاها کرد باش تیتر من بێتاقەت بووم دوای چەند مانگێک کەسێک ئەدی بۆ ناردم و قسەی بۆ کردم و ئیتر خاوبەشی خەمی بۆ دەرەبڕیم و تی وەڵای تر منیش کەوتمە ناو مۆزوعەکە و تێکەوتم و تیوەڵایەتی کەوتینە نامەی دڵداری و کەوتمە ڕەسم ناردن و ڤیدیۆ ناردنی خۆمتی بە بێەوەی کە کەسەکە جاوی خۆش بوو وتم یانی تۆ کەسەکەت بینی وتی ناوەڵا وتم گوێ لە دەنگی بووتی ناوەڵا وتم ئەی چۆن شتێوەتی تێکەوتم نازانم دیسێکم کەسەکە چیە خێزانە کۆنەکەمە خێزانەکەی خۆمە دیسان ئەو ڕسم و نامەی منی گرتووە هاتووە جاڕەشە لەگەڵ ئەگەر ئەو ئەشیانەی مارە بڕی نوشتەکان کە لە منسەنەوە بۆ ئەگەر من ئەوە بڵاوەکەمەوە ئەخت خوا خێزان و ژن و مێردێ بگاتە ئەوە ڕادە ئەوەی کەی زەواجە